والله دوور کەوتنەوە لەو دیناش والله تاریکایەک و سەرگەردانی کە نازانێت ڕۆحی والله ئەو زەبط و ڕەفتەی کە ئەو ڕۆ ناو خێزانەکاندا هەیە والله تا چەند پابەندیان بەدین وەماوە ئەوەندە لە بینێدا ئارامی ڕووی لە ماوەکە کرد والله ئێستا من لە دەرەوە مژنەکەم مەترسیەوە یەک گەرفرەندم هەبێ کەپڵێکم هەبێت چونکە ئەزانێ من نەزەر ناکەم چۆن ئەچەم کەپڵ و کێفرەن دەکەم والله شنەکە منداڵەکەی من دێمەوە دەورێ تینێژێک تەمەنی 18-19 ساڵە کە دێمەوە تەوقەم لەگەڵ کە دەستم ماستەکە دانانیشێت بزانێت لی تووڕەم و بەس تووڕ لێ نادەم بەس تووڕەم ئەگرێت تا بەیان لەڵی باوکم لێم تووڕێ چۆن تووڕێ ئەمە ئەو دینەیە کوڕی بۆ من کرد بە ماڵ منیشی کرد بۆ ماڵ بۆ ژنەکەم دایکم لە عێراقا پێی وتومە ئەو دایکە گردن ئازانەکە چاڵ باش ناکەوێت من بەخوو بەو ڕیشۆژنی بۆ نێ ناو ماڵم هەیە حاڵم هەیە ئەلێوێ تەلەفۆنەکە ئەلەرزم خوارە غڵەت نەکە بەرامبەر بۆ دایکە ئەوە چێر منی وا تێک هەڵکێشان ئەو ئیسلامە درۆ مەکە زینا مەکە خیانەت مەکە بخوا وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ڕێزمان لە بەنی ئادەم ناو بەرزمان ڕاگرتووە نابێ بەر زاتی خۆت بشکێنی بەر زاتی خۆت بشکێنی فاقێن بە ئاگرە سووتێن بۆ شەیطان دائما ئێوەی ئینسان سوء بکات جاخوا هیدایەتمان بدات خوا لەو دینە شارەزامان بکات ئەمە پێیانە